وەختتان وەخێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. من ئەمڕۆ مقدمەیەک یا پێشەکیەک سەبارەت بە هەجمەیەک کە لەلایەنە تاقمە بە ئیسڵاح کۆمۆنیزمە ناو کۆمەڵگای کوردەوار ئەکرێتە سەر فەرهەنگە ئێمە کردووە. ئاماژەیەکم بە میزانە بلاهەت و سەفاهەتە وجودیە ئەمانە و بۆگەنیە عەقڵە ئەمانە، یعنی ئەنچێکە لە وجودە ئەمانە نییە عەقڵە. لە مەجلسێکا دانەنیشتگەند و پیاویانە دانیشتوێت و با بەناوە دەمیان. وەختی تۆ تەربیەت نەوێت، وەختی تۆ مراوداتە ئیجتیماعیت لەگەڵە کەسانێکی گەورانەوێ، مەغزت و ذهنت تەوسعە پەیا ناکە. ئستراکچەرە ذهنە ئینسان و چۆنیەتی شەکڵگیریە ذهن ئینسان بەر ئەساسە چیرۆک و داستانە. ئینسانهایەک کە لە ناو مەجموعەیەکی خانەوادەگیە گەورە نەبوو بوون، کە لە توو لە عومریانە چەندین چیرۆکیان نەبیست بێت، بەیانیە کە گەورە ئەبن لە دەرکە مەسائلە پێچیدەی ژیانە ئینسان عاجزن. تۆ وەختێ ستراکچەرە داستان نەناسی، پەیکەرەی داستان نەناسی و چیرۆک نەناسی، لە ڕەوابەتە ئیجتیماعی تا تێناگەی، لە خۆشەویستی تێناگەی، لە ڕۆمان تێناگەی، لە فیلم تێناگەی، لە سیاسەت تێناگەی و لە هیچ شتێک کە تۆ سەر و کەللەت هەستەکیە لە ناو ژیان ڕۆژمەڕەتە تێناگەی. من دیبەیتێکی تەکمیلی ئەکەم لەسەر ئەو مقدمەیەی کە ئیمڕۆ کردم. ئەمە محاولە ئەکەم دیبەیتەکە هەم جەنبەها ژیانە ئیجتیماعیە ئینسانەکان بگرێت لەم سەرزەمینە کوردەوارە، هەم یەک بار بۆ هەمیشە ئەدلەکانە ئەمانەی کە تەحتە ناو مبارزاتە ژنان بە تایبەتی لە نەحلەهای مارکسیزم و بەناوە فۆمینیزم لە ناوە جامعەی ئێمە خەریکن و هێشتا هەنووز دەرجا ئەکوتندا دوای 40 ساڵ لە تەخریبێکە کردگیانە و هێشتا ئەڕۆن کە جنبش دروست بکەن و هێشتا ئەڕۆن بزاف دروست بکەن و دروست نابێت، هێشتا ئەڕۆن کار بکەن و جێبەجێ نابێت، هێشتا دەربە دەربە شوێنە ڕەهبەرێکا ئەگەڕێن و پەیدای ناکەن. من ئەمە ئەوەڵ دەفعە لە بەستەرە ئەوامانەکەیوە بە ئەدەبیاتێکی عامیانەی مردم و فولکلۆرە مردم سعیەکەم تیش بخەمە سەرە مەسائلێک کە ئەتوانێت لە ژیان ڕۆژمەڕەی ئێوەیشا و دەردە ئێوە بخوا. بزانن وەختێک ئەمر سیاسی وجودی نامێنێ و مبارزەی سیاسی وجودی نامێنێ، مشتێک عروسەک، مشتێک بوو کە شوشەی خەیمە شەبازی بۆ خاتری ئەوەی تەمام و وجهە و ئەنتەریاتە وجودیان وا لە ناوە مشتێ خەمڵاندنە ئەحمەقانەی خۆیانە وجودیان بوێ ئەڕۆنە خانەیە حقوق بازی و دۆزینەوەی قوربانی. ئەمانە تەبیعەتەن قەشرێکی بە شدەت دەمدڕیاگ، بە شدەت پڕ و دارای ئەتماد بنەفسێکی عەمیقی ئەحمەقانە چون فکر ئەکەن قسەهایەکە ئەیکەن دەیڤید و ڤیلیام و مارکس و ترۆتسکی و لێنین و ئەمانە کردگیسی ڕۆزا لوکزامبۆرگێکن بۆ خۆیان ئەحیانەن وا فکرەکەن و وا دووچارە ئەم تەوەهومە بووگەن. ئەو وەختە ئەمانە خەریکن سەمڕێژی ئەکەن لە کۆمەڵگای کوردەوارە. تەوەجۆکەن ئسرار بێش ئەز حەدە ئەمانە بە تەغییرە مەفهومدانە معنای ناموس. ئەمە لە تۆتەئیە ئەمیقە ئەمانۆتێ. بزانن تو دائیمەن بۆ خاتری ئەوەی کە شەرایەتە ئیمڕۆیی بۆ کەسێ مەطلوب بکەی، ئێشێ شەرایەتەکەی گوزەشتەی قێزەون بکەی. بۆ من بەحسم کرد لە دیبێتەکانە وتم ئینسانی غەربی و دەستگاهە جودۆ کریستیانەتی کە هاتە سەرزەمینە کوردەوار گەرەکی بوو ئێمە بکات بە مەغڵوبانە عەرەب
يعني عرب حملة كردقة وإيمي مسلمان كردقة ولا إيمي كشتقة للشر هاون وجلولا يعني زمين بوشيدة لجنازة كرد وبأسيري قرتنم إيمو خلاص لم تشرتو برتانا بو خاطري چي بو خاطري بيجيت كإنسان كردي إنساني چي مغلوبي شكست خواردقي بماف بوغا رعيت بوغا رعيت كي بوغا رعيت خليفة بغداد بوغا رعيت نائبان خليفة بغداد بوغا وإما بچندين پرسيار تاريخي پرسيار من کرد أري أم لشكري إسلامك كاما مركز تجمعي كرتقا كاما تو ناتواني لو وسط الداستانا وارد قزي بوي تو ناتواني برلوي كتوب من بيجي أم حملة عرب بو كوي كرياغا جمعية سرزمين كردوار لكوي زندگيان كردگا چون أم حملة كرياغا كام شاري قرتگا كمركز تجمع جمعية وحشيمة بوغا وأمانة تواني جانا دس بسريع بقرن لبي بويسن وأم مردم مسلمان كان بو إصرار بم تاريخ أكان دليلي هاس دليلي أمسن نشان بدن ككرد حتى إنسان بيس جرمجة غربي نهات سرزمين إيما وحتى أوان شتيك بناو مودرنيزميان نهاورد إيما مشتيك بردي وحشي شوان كاري دور للتمدن بوجين وتمدن چيه تمدن غلوبه تمدن چیه؟ تمدن مثلا چوزانم کامپیوتره مثلا تعریف لتمدن خو نکریاوه بو ایمه یک سری کالامان دی خو من نیمانه یا باشترکی من نیه یا تولید انبوهکی من نکردگه هریش نازانین بچه دردیگه خوا و با ایمه گوتیان ایمه متمدن نوجین إيوي كرد مشتي وحشي بوغن إيوي كرد مشتي شوان كاري أحمق بوغن إيوي كرد حقوق تان نوغن خو إيوي كرد أصلا إنسان نوغن إيوي الرعايا عبدو عبيدكان خليفة بغا بوغن إما وتمان أم تاريخ سازي بو أوسب بإيما بيجن تا قبل الظهور دولت هاي كأمانة كومباني بازرگانين كوربريشن يعني كومباني بازر مجموعة چند كومباني بازرگاني أمانة كوربريشنن تا زماني كأم كوربريشنان نهات كن إمنا بشر وجين إنسان وجين حالي ما بدنيا چخوره مشتي حيوان بمكجوكي هو چنمان داغم مغلوب بحقوق وحشي نادروس إما آواجينه كإستيشي روجي هزار دفع بالدرقاه فيلسوفكان غرب إيما سجده بوين كأمانة إيمان كردقة وبشر توجه كان أما بخاطري چيه بخاطري وي شرائط امروجي بو إيما قشنگوي حزي بيبكين والله قشتي بل إيما جويرا كوغن إيما هر إيما حالي مانا چه خوره بزانن وقتی کسانی کتین مبنای آرگومنت خویان برسر بی حقوقی بی مافی جندانین بتایبتی لکوم الگای ایمان بتایبتی لجهان کردیا امانه خليكن بشدت بجن توهين أكن من تم سلامة يكن شون بجن توهين أكن شو من أم آرجيومنتا حتما إشي ترح بكم أم لايفا وكو تمام دي بيتا كانت هنا إنسان هايك كجورة بوغن يعني سروي 8 صال يعني أفهمن مسائل جدية زندگي روزمرة لمسائل جامعة شناسي كومل ناسي درون ناسي تاريخ فلسفة بيستي جيرياغسو تو مجبوري درقاكي بكيتو وحرق سي بكي چون إيجن لشرع شرمنية ملاكانا ينود سؤال الشرعي وكو جماعو أمانيان جواو أداو الروج الجمعي شابحسية كان هر آوا لمسائل سياسية شرميك موجود نية وإيما مجبورين بون شندان قيزونيش تكان ديان برابر قيزونية كان برجسته بكينو واضحيان بكين تا مردم بفهمن واللزا لتجربيات مردمش استفاده كين بس لطفاً اوانيك منال ولا باردسيانا بيان خوش نية منال كانيان جويان بكريتو
مناڵەکانیان بوون بخەفێنن ئەمانە بۆ کەسانێکن کە گەورە بووگن تەوەجۆکەن ژن و پیاگێکن کە گەورە بووگن و فەرق ئەخەن بینێ مەتنێکی نەقادانەی فاخرە تەکە یەک مشت ئەڕاجیفە تەوەجۆکەن خۆ پس من ابتداعەن بە مەسئلەیەک دەست پێ بکەم کە بەحسەکات لەوەی کە ژنان سەرزەمینە ئێمە بێحقوق بووگن یا ژنان مشتی ئەحمەقن ئەمانە وا قسە ئەکەن کە ئەنەهو نیوەی جامعەی بەشەری نیوەی جامعەی کوردی لە توو لە هەزارەهای تاریخا نەفکری کردگەسۆ نە نەقشی بووگە نە ڕۆڵی بووگە نە لە داڕشتنە فکر و بیر و ئەندێشە و جامعە و جەهانە کوردیە سەهمێکیان بووگە ئەمە گەورەترین جەفاس لە حەقە ژنانە گەورەترین حەملەس لە حەقە ژنانە دەرسوورەتێکە ژن لە هیچ کوێی تاریخە لە پیاگ زەبوونتر نەوگە بەڵکو ئەمە ژن بووگە کە هدایەتگەرە پیاگ بووگە بزانن ئەوە هونەر نییە تۆ سەربازوی لە مەیدانە شەڕا شمشێر وەدەستاوێ ئەوە هونەرە تۆ شمشێریش نەگریتە دەسو لە ناو ماڵەکە دانیشتویت و سوورا و سپیا و بەی لە خوات بڕۆن بۆ تۆ فتح بکەن و جەواهراتە دنیات بۆ تاراجکەن و شەڕە دنیات بۆ بکەن و بیدەنە تەحویلە تۆ هەر بەمە من ئەڕۆمە ناوە فەرهەنگە فولکلۆرە ئاڵمەیە خەڵکە کوردەوە کابرایەکی بێسەواد بوو لە منتەقەی جوانڕوا پێیان ئەود میرزا لوتفوڵڵا میرزا لوتفوڵڵا بەحس زەماوەنێک ئەکا لە سەفیاوای لای جوانڕۆ داوەتیان کردەگە میرزا لوتفوڵڵا لەوانە بوو کە بە نەزم کەلامە منزومی ئەوت و من لەگرا خاطرێکی ئێڕۆتیکی منزومی ئاغای میرزا لوتفوڵڵاتان بۆ ئەخوێنمەوە کە حدود 20 ساڵە پێش فەوتی کرد وەم ئاغا شاعرە دەربارە بەگزاکانە جوانڕۆ بوو من بۆ ئەمە خوێنمەوە تا بفەهمن کابرایەکی بێسەواد کە کەلامێکی من مەوزون و خاترێکی مەوزونی هەست چۆن وەسفە ژنێکەکە خلاصە ئیشان ئەچێتە ناوە زەماوەنێک و خەریکە وەسفە زەماوەنەکە ئەکا کە چ شکلی بوو سارد و سەڕ بوو بعد من چووم و وتیان کە بۆ ئەم زەماوەنە سارد و سڕە و شروعی کرد بە ئەوەی کە گۆرانیان و تووشم شاڵجەنیان هاورد و هەڵپەڕکە دەسی پێ کرد و ئەویش خەریکە وەسفە ئەو زەماوەنە ئەکا مەسەڵەن ئێژێ هەرگەکەی ئاڵەم بکەن وە سەرما دوگمە تەرازە لە تاو گەرما ئەمە وەختە هەڵپەڕکە کەس هەرگەکەی عالەم بکەن وە سەرما دوگمە تەرازە لە تاو گەرما سینەی مەرمڕی نازاور کەوتە دەر خوڕەی عەرەقیان وەک حەوزە کەوسەر تکتک مەتکیا و چون چەشمەی زەمزەم خلاصە تێتە خوار و تا ئەگا بە ماجەرایەک خەریکە وەسف ئەم زەماوەنەیەکە بەرسوەت هەڵپەڕکەکەی و ئەمانە و تا ئەوەی کە ئەوسا خۆوانە بوو لە زەماوەنەکانە کەنیشکە زەریف خۆی ئەنواند من بۆ ئەم قسەکەم بێسن بەر لەوێ وارەدا مە بووم تۆزیح هێبەم جەماعەتێ فۆمۆنیستە کۆمۆنیستە ئەحماق لەسەر ئەم قسە وێسیاگن ئاخر مارکس بۆ خاتری ئەوەی کە مەکانمەند ئینسان غەربی بکە وتی و اختراع تەبەقەی کرد تۆ لە ناو ئەم دەستەبەندیە تەبەقاتە قەتیس ئەمێنەی و مەجالت نامێنێت و تۆ وەکو ژێردەست وەکو کارگەرێکە هێزە کارت فەقەتەس بۆ فرۆشتن هیچ مەجالێکە نامێنێ بتوانی خۆت ئەوەسکەی لەزا مارکس هات لەگرا وتی بەڵام تەبەقەی کارگەر ئەتوانێت بە ئاگاه بوونەوە لەم ئنجماد تەبەقاتی و قەتیسماگیە چینایەتیە بێتە دەرەوە بەمەوتیان چی ئاگاهی جام ئاگاهیە چییە بێبیژی کار چییە شەرایەتە کار چییە ئەرزشە ئەفزوودە چییە تەماع بخەیتە بەرە کاورای کارگەر ئەم کاورای کارگەرە وەختی ئاگاه ئەبێت و ئینقلابەکە مارکس ئەمەیوت
جار تۆ ئەوێنی هەر تێ هەڵدریاگی بەناوە کۆمونیزم قسە ئەکا بەحس لەوەکە و کەمپین بخینە ڕێ و هەڵی خینە و تا ئاگاه بوون و جوانان ئاگاه بوون و گەنجان ئاگاه بوون و ژنان ئاگاه بوون و ژنان ئاگاه بوون و چه ئەتەفاقێکە کە پێی بەچی ئاگاه بوون و بە خۆیان بە لەشە خۆیان بە قودرەتێک هەسیان بزانن. مارکس وتی تەبەقەیە کارگەر نازانێت چه سەروەتێکی لێ تاراجەکەن چه هێزێکی خۆی هەست لەزا وەختی تەوزیحی بۆ بەی قیامەکە کە نەیکرد لێو دوا گرامەشی هات ئەمەی بەڕەسی کرد کە بۆ نەیکرد و مەفهومە هێژەمۆنی دروست کرد. بەڵام بۆ ئەمانە ئێژن با بڕۆین و ژنان ئاگاهکەین و ژنان ئاگاهکەین و مشتی توڕەحاتێر ئاگاه نسبەت بە چی بکەیت و نسبەت بەوەی کە ژن چه قودرەتێکی هەست وە خۆی نازانێت ژن چه حقوقێکی هەست وە خۆی نازانێت دەی من ئیستا بە تۆ سابەتی ئەەکەم لە تووری تاریخا ژن زانی گێسی وە لە تۆ خەیلی ئاگاهترە ئەلبەتە تێمە سەری بە مساڵهای ڕوت قەشەنگ یعنی وا بتپڕوزێنی دەفعەیەتر جورئەت نەکەی لە هیچ کوێ دەم بکەیت و میزانە بلاهەت و سفاهەت و بێوجودی و دواکەوتگی و عەقەبماندگی و ناشیرینی خۆتە بۆ دەرەخەم. باشە ئیسا من گەیمە ئەو مەقتەعە بزانن ژن و بە تایبەتی ئەوانەی کە ئەو قودرەتە خۆیانە قەشەنگ ئەناسن ئەو قودرەتە جازبەی خۆیانە ئەو قودرەتە سەحراویە جازبەی جنسی و ئێڕۆتیکی خۆیانە خاس ئەناسن ئەگەر بزانن دائیمەن لە ناوە زەماوەنەکان و کۆبوونەوەکانە قیتەقیتیانە کرد بە تایبەتی ئەگەر بیانزانێ کاورایە دەم دڕیاگە ها چۆنیستە خەڵکی خۆی خاتە ناوە سوسیال میدیا و خۆی فراداتە بەر دووربین و حاشیە و جەنجاڵ بۆ خۆی دروسەکە و مەسەڵەن وەکو ئەو یاڕۆ مۆدلەکانە ئامریکایی ئەڕوا لە دوکانی دزی بکە هەرەوەی کە کەس نایناسێ یعنی خەریکە ئەچێتە خوار و بۆ خاترەوەی ناوی بێتە سەرۆ ئەم ژنە قەدیمیانیشە ئەم ڕەوشە و متۆدیانە ئەزانی چیانە کرد ئەڕووینە بەردەمە گۆرانیوێژ کاورای گۆرانیوێژ شعر وە باڵایانە بخوێنێتەوە مەسڵەن کاورایە بوو سێ کەنیشکی بوو کەس نەیەخواست شەوە زەماوەنەکە یا شەوە شاییەکە گۆرانی بێژەکانی بانگە کرد پوڵی خاسی خستە گیرفانیان ئەیوت ئەڕۆیتە بەردەمە کەنیشکەکانم گۆرانی ئەخوێنی خاص هەڵەدەی تۆ شان و باڵ و جوانی و زەریفی ئەمانە زەماوەنەکە تەواونە ئەو هەرسێکیان ئێداوە شوو تەوەجۆەکەن ئێستا دانێ ئەم زەماوەنە لە سەرفیاوە دانێ ژنە شیرینی وات یا ژنەکە وەختە دڵی بتۆقێ ئەم ناز و عیشوە و کریشمە و دەموچاو زەریف و لەشە قەشەنگ ژنانە و غەمزە بوێنرێت چۆن بوێنرێت دەبێت لە ئاوێنەی دیگەرانە ئەمە منعکس بوێتەوە دەنگ بداتەوە وەلەذا کێ باشترە لە هەرچی کەسە میرزا لوتفوڵڵا شاعرە ئایمە شاعرە گۆرانیوێژی کە وەسفە ئەم جوانیە دنیا ئەگەڕێ من سکەم بەناو من سکەم لێدا باعیسی گەرمی بازاڕت من بووم جەلەی ئاوێنەی ڕوخساڕت من بووم من سکەم بەناو مەحبوبیت لێدا من ڕەواجم داوی بە شاڕ و دێدا تەوەجۆکەی پس ئالەگرا ڕەواجە سکەی جوانی ئەم ژنە ئەزانێ بڕواتە کوێ ئەزانێ چی بکە ئاگاهە بەر قودرەتە خۆی ئەزانێ زەریفە ئەزانێ خۆجوانە ئەزانێ سڵاوە هەر پیاگی بکە ئەژنۆی پیاکە تێتە لەرزە پس ئێژێ بمرم بۆ هەوری و گوڵنگ و سەروێنە بۆ پەنجە و ساعەت دەس و دەزوێنە بۆ کراسە لاویلکس ملبێ پژوێنە ڕێگەم ناکەوێ ئیتر لەو شوێنە خۆشی ناوێنم هەرگیز لەو وێنە دای وەلامەوە وەک تەیری وەبرد و بەڕووی ناوزەوە سڵامێکی کرد دای وەلامەوە وەک تەیری وەبرد بەڕووی نازەوە سڵامێکی کرد میرزا وێنەی تەیر بیوە داومەوە تاو مەحشەر بنن وەو سڵامەوە. خۆ پس لە پڕێکا کەنیشکەکە وەکو تەیرێکی وە برد وە سوەرعەت لە بەردەمی ڕەو بوو سڵاوێکی کرد. ئیستا میرزا منزوری خۆیسی میرزا وێنەی تەیر بیوە دامەوە وەکو پەرەندەیە بوو بە دامەوە تاو مەحشەر بنە وەو سڵامەوە تاو مەحشەر پێکیا بەو سڵامەوە. خەڵ بابڕێن
خۆ بیستە میرزا خەریکە وەسفە ئەو خاڵترێ ئێڕۆتی کە ئەم ژنە زەریفە ئەکا لە زەماوەەکەی سەفیاوای جوان ڕۆ ئێژێ وەشانی ڕاسە ڕوانیمە لاوە منیش وە شعر جواوم داوە وتم عەلەیک بەسەڵام نەو نەماو منۆ جەیراونە سەردەشت ئاهوی خۆتەنخۆ ئێران و عێراق لهۆن و جوان ڕۆ گشتی پاویە ناوز پەنجە و کەوشتۆ هەولێر و هەوری سەرە بێدەسماڵ دامغان و داو دیدەی غەزاڵ بەغداد و پێشکەش باڵاوی بەرزت بێ شیراز و شێوەی شیرین تەرزەوێ کرمان بەفاوی کرمانی کۆڵت قەزوێن و قاومەت قوڵوانەی کۆڵت چین بە فداوی زولف سیاوی چین چینت ماوچین و یەک ماوچ جامە جەمینت نەیشابوور بە نیونگاوی دیدەت ئەسفەهان ئەبرۆی قەڵەم کەشیدەت پاریس و پرشەی پێشاونی پاو کرد لەندەن و لەنجەی خەمزەی خەمناو کرد فەوتە لە بەغا شاڵ لە نەیشابوور میل لە سلێمانی سورمە لە کوی توور کەوش لە هەمەدان مەخمەڵ لە کرماشان لە کاوشان داراوی مەشهەد جسرەی کرماشان زەڕە و زەربافتی هاتوو لە شاران دەسماڵی لە ڕەشت خەنە لە تاران کردیە لە تەک جاومەی قەڵاوێز ژێرجاومەی مەخمەڵ شەونمی بۆمدێز ئەگریجە لە تەک سەرتووکە سمور سەفتە لە ماوبەین پێشاونی پڕنور جەمینی چون جام جەمنەماوی جەمە خورشید لە شەوقی شوعلەی ماتەمە ماوه مەهجوور لە ڕووی ماوە ڕوخساورش ماوه مەهجوور لە ڕووی ماوە ڕوخساورش شەکەر شەرمەندەی شیرەی گفتاورش نەرگس و شەوبۆ سەر ئەفکەندەشە لیل و پەڕ مەلول جەپەڕ خەندەشە گوڵباوخی جەداخ گۆناوی پڕناوری مرواوری پەشێ و داونەی مرواوری ئەقیق بۆ لەعلە لێوی خجڵە سێو بۆ سێوە زل داخی لە دڵە لە توێڵە و ئەو خواور دوو ئەبرۆی پەیوەس لە ئەبرۆ ئەو خواور جفت دیدەی مەس لە دیدە ئەو خواور لوتە بێ خەمی لە لوتۆ ئەو خواور مرواوری و دەمی لە دەمۆ ئەو خواور چەنە و شاخی زەڕ لە چەنە ئەو خواور گەردن میناوی تەڕ لە گەردن ئەو خواور سینەی سلتاونی پێوە بەن بیەن دووبەی و یاونی هەرکەس ئەو بەیە بکاوە بۆوە هەرکەس ئەو بەیە بکاوە بۆوە مەردەی سەد ساڵە زیندەمە بۆوە لەبەیۆ ئەو خواور ناوفە لەوێنە لەبەیۆ ئەو خواور ناوفە لەوێنە لە ناوفۆ ئەو خواور گەنجە و خەزێنە لە گەنجۆ ئەو خواور سافاوی ڕاونی هەر وەک میل بڕنە و ئاڵماونی لە ڕان و ئەو خواور سافاوی پووزە وەکو ڕێواوسی تازە نەوچووزە باڵقیم تەواو کرد ئاوخەر وە پەنجە تەمامە وەسفە قیافەیم کرد تاگەیمە پەنجەی پێی باڵقیم تەواو کرد ئاوخەر وە پەنجە
من داغدار تۆم شای شیرین لەنجە بەو تەرف و ئەندام شەیدای شۆخ و شەنگ قەو باوریک مل بەرز چاو قەشەنگ دەم تەنگ بەو تەرف و ئەندام شەیدای شۆخ و شەنگ قەو باوریک مل بەرز چاو قەشەنگ دەم تەنگ ئیشارەی دیدەت ڕوبەڕووم کردی بنچینەی عمرم جەبێخ ئاوەردی لێوت وێنەی لاڵ خەزانەی خوسرە و ڕۆشنی چراو مەجلس ئاراوی شەو برژانگ وەک خەدەنگ جەرگە جاویڵبڕ ژێر برژانگ پەردەی دەروون دڕ ئەو تیرە تۆ داوت لە بەندی جەرگم زاوم بە سۆی دەردم تا بەڕۆی مەرگم ئەی تیر ئەی کەمان ئەی خەدەنگ ئەی شەس تیرەندازەکەی مەخسوو سەنەنقەس ئازیز وە گیاونت جەرگەکەم غاورە قیبلەم وە بێ تۆ چوونم قەرارە خۆ ئاغای میرزا لوتفوڵڵا لە چرپەی پێ ئەم خانمە زەریفە زانی ئەم ژنە زەریفە هاتگە ئەم وەسفی بکە بۆیە تێ ئەم سڵامە وەکو بەرگ فڕە ئەدا و خەمزەیەک ئەکا و پێکەنینێک ئەکا و دوور و ئەکەوێت و ئەمیش لا ئەکات و تماشایم پێیکەرە زەریفە ئەکا و وە شێعر جوابیەداتەوە وەسفی ئەکات و وەسفە ئەم لەحزەیە تەسویرە ڕۆمانتیکە ئەرۆتیکە قاتی ئەکاتەکە فەزایە ئەم زەماوەنە و پێشکەشە ئێوەی کرد ئەوانەی کە ئێژن ژنان ئاگاه بنەوە هەر لە ناو ئەو بەحسانە کە ئەیکەن دانەیەکیان واتیە ڕاپەڕینە کوردەوارە سەر بەخۆ قەبلەن فیلمەکەی بڵاو کردگەس و ئەم کاورای قەتیسە ژنێکە تێ هاوارەکە ئێژی ژنەکانە کوردەوار کچێنیە خۆیان لە دەست بدەن سۆندە بکەنەوە خۆیانە سۆندە بکەنەوە خۆیانە هەز قسەکانی مەوجودە وەکو شتێنە دایکی بووگە نە کەسوکاری بووگە ئەمە فێر بکە ئەمە فێر بکە بفەهمێ تۆ گەرەکتە ژنان بە چی ئاگاکەی تۆ من ئەمڕۆ وتم تۆ بۆ کەنیشتێکی زەریفی تارانی چیت هەست بێژیت ئینسانە جاهل چیت هەست تۆ فکرەکەی ئەو نازانێ قودرەتی وا لەکوێیە اتفاقا ژن لە توولە تاریخ خەزانێ گێسی قودرەتی وا لەکوێ خەیلی قەشەنگ لە قودرەتی ئیستفادەی کردگە تۆ ئینسانە تێ هەڵدریاگێکی وا نافەهمی خۆت ئەدەی وە قەی سۆندەیەکە چون ناشیرینی چون بێفەڕی چون نەزۆکی چون بێ عەقڵی چون بێ شەخسیەتی تۆ لە ناوت جەمع ژنانە هیچ جێگەیەکە نییە جالبیە مەسە وەختی گەرێکیانە دەرمورد و مەسائلە ئینسانی قسە بکەن ئەوە مەسئلە مەخسووسە بە ژنانە با بێن ژنان قسە بکەن کە نەهۆم ژنانە تێن ڕاستەکەی وە تۆی ژن هیچ ژنی ڕاستەکەی وە تۆ نایژێ تەماشاکە کاورە ئەی کاول وا تۆ فکرەکەی ژنان لە جامعە نافەهمن با خاص بزانی ئۆسای داسانەکەن حەجێ نەفەهمن قدرەت خۆیان خاسە فەهمن با بزانی قاتبە ئەکسەریەت ژنانی کەوانە ناوە جەوامعێکە کە بەر ئەساسی یەکسری سنەت و تابوودانریاگە پەردەی بکارەت دەر ئەسەرە مەعسوومیەت دامن پاکی یا نەبوون سەودای جنسی نییە لە زەهنە و ژنانە وافق نەکەیتەوە ژینە 24-5 ساڵێسی فەنتەزیای جنسی نەکردگە بەینی گەرم ناوێت هەزاران تەسەوری لە زەهنە خۆیان نەکردگە ئەی بۆ پەردەی کچێنەکەی لەبێ ناچێ بۆ نایبا بۆ خاتری ئەوەی ئەوە کالایە کە ئیشێ نەغدیۆ بکات و ئەفەهمی تۆ وە سۆندەیەک لە ناو توالەتێکی غەیرە بێهداشتی بە سۆندەیەکی غەیرە بێهداشتی خۆ دەدڕی
ولی او هەڵی یەگرێ دانێ ئەحمەق پەیا ئەوێت $1,000,000 بۆ ئەدا. دانێ ئەحمەق پەیا ئەوێ 1000 دانە سکەی تەڵا ئەکاتە مارەیەکەی. دانێ ئەحمەق پەیا ئەوێت 9 کیلۆ تەڵا ئەکاتە پژئەغد و مارەیەکەی. کیلۆیە تەڵای بۆ ئەسێنێت، زەماوەنێکی گەورەی بۆ ئەگرێت. هەڵیوی جا قەشەنگ وەختی نەختیەوە کردو ئەو وەختە ئەگەر مەیری بێکەوێتە قیتەقیت. هەڵیت بوو بۆیە ئەو کالا ئەو بکریەتە و مفت نایدات ئەو ئێشێ لەم لەشە ژنانەیە تەمین ئایندەی بکات، ماڵ دەربێرێت، دەرامەت دەربێرێت، قدرەت دەربێرێت، قدرەتە ئیجتیماعی دەربێرێت. هەر لەو لەشە ژنانەیە. مثالە بۆ لێ بەم تا بفهمی بزان. مەسەلەن ئێژن سعدی ئەحمەد پیرە، مەسەلەن ئێژن مەلا بەختیار دوو ژنی هەست. دەیتۆ فکرەکەی مەلا بەختیار بردگێسی و یا ژنەکەی مەلا بەختیار. ژنە ئەوڵە مەلا بەختیار نێ لەبەر تەهدیدە مەردەمە. مەلا بەختیار دزی کرد، چەتەیی کرد، حیزی کرد، تا مەرگ چوو، تەهدیدی لەسەرا و لە ناوە ڕقابەتا و 1000 بازی خەتەرناکی کرد، 1000 خۆفرۆشی کرد، ناوە چەپەڵە کەسیفێکی بۆ خۆی جێشکە سەمەرەکەی بووگەسۆ ماڵ، ماشین، قدرەت، پرستیژ ئیجتیماعی، حەدەم و خەشەم و نۆکەر، گشتی وا لە خزمەتی ژن ئەوڵیە. لە تەواو سروەتە مەلا بەختیار ئەم ژنە شەریکەوە لە پشتە پەردا. بەیانی ڕاپەڕین لە کوردەوارا کریا مەلا بەختیاریان گرت بیتۆپینن، ژنەکەی کەس دەسی بۆ ناوە. وەلی مەلا بەختیار ئەکوژن. مەلا بەختیار ئەم گشتە دزیە کرد، کێ خواردی؟ ژنەکەی خواردی. ئەو خانەمە چی کرد؟ هیچ، دەستی هاورد و زەڵفیا و ژن و ئارایشی کرد و لەباسی کردە بەر و چوو، خواهڵی ناگرێت و نە ناوی خراو بووگە و نەکەس وە خراوی ئەزانێت و نەزۆڵمی لە حەقی کەسێکا کردگە و دەرسوورەتی کە مەلا بەختیار حەجی نادروسی و خۆفرۆشی و جاشێتی و نادروسی کرد بۆ ئەوی کرد. ئیستا کێ زرنگە، ژنەکەی یا مەلا بەختیار؟ تۆ گەرەکتە ژنان ئاگاه بکەیت و کەنیشکە تارانی هەز ئەڕوا لێوی سیلیکۆن ئەکا، سینەی سیلیکۆن ئەکا، باسەنی سیلیکۆن ئەکا، شەوێ 5 ملیۆن و 10 ملیۆن دەرتێرێت تێ هەڵدریاک. تۆ ئەڕۆی ساعەتێ 2 یۆرۆ مێز پاکەکەی تۆ بووگی تۆ گارسۆن لە ناوی کافیشاپێکا ڕۆژێ 20 دەحفەش دەسە پیا تێرن. هیچی خۆم حەزی پێکەم و من ژنم و قدرەتم و بەڕاستی و فرەخاسە و خواشەم لێی تێ. دەرسوورەتی کە تۆ نرخێ ناکەی، دەرسوورەتی کە تۆ خۆت ئەزانی ناشیرینی بێفەڕی، هیچ جەزابێتێکت یانە، هیچ قیمەتێکت یانە، بۆیە جومبشە ئێوە بە هیچ کوێ ناگا، هیچ کەسی نایەتە سوراختان. چۆن ژنان ئاگاکەیت و بێژی ئەمە هەنە خۆتە هێژی دێ هەنە خۆمە، ئەرێ وەڵازانم هەنە خۆمە، بۆیە دامنیاگە باشترین نرخ بکە، بهترین پیاک بێتە سوراغم، دەستدار وێ، پوڵدار وێ، شخصیەتی بێ، قەشەنگ وێ، بتوانێت تەمینم بکە. جا ڕواتە پشتە چی قایمەوێ ژنەکە؟ وەڵا حەز بە ئەمنیەتەکەم، ئەمنیەتم گەرەکە و ئەمنیەتە ماڵیم گەرەکە و ئەمنیەتە ڕۆحی ڕەوانیم گەرەکە و ئەمنیەتە عاتفیم گەرەکە و گەرەکمە هەرچیشتە خۆش بێت و ئارامێت و پوڵە مشەمەر بێت و کەوای پولەکە بێت و سەفەرە خارجی بێت و لەیزر بێت و خۆم تەسکۆ بکەم و خۆم شیرینە و بکەم. و تۆ فکرەکەی ژنان ئەمە نازانن، لە توورە تاریخە ئەمیانە نەزانیە، فقط تۆ ئەیزانی. تۆ فکرەکەی حەمایل دایکە مەسعودە بارزانی ئینسان ئەحمەقێکە، تۆ ژیری. حەمایل دایکە مەسعودە بارزانی هەرەوە بوو لە بەربەرەکانی قدرەتە ناوە پارتیە، قاشەنگ بە قیل و لەکرد مەسعودی نیاسەری و جێگەرگەرێکی و تۆ فکرەکەی تۆ عادەدێکی وەڵاو حەمایل دەرناکەوێت کەس بیوێنێت و کەس چاوی پێ ناکەویت و کۆرە بڕۆکۆی کەرەوە ئەوەی خەریکە ئەو جامعە ئیدارەکە حەمایل مەسعود چەکارەس. پس ئەمانە وەختی ئەڕۆنە پشتە بێحەقی پەنهان ئەون گەرەکیانی شتێکی تر بێرن، ژنان ئاگاه بکەم و ئادەی چیژی بژن بە کەنیشکێکی تارانی چیژی ژی تۆ بەدەنە هەنە خۆتە ژێ دەزانم هەنە خۆمە
ئیژی تۆ بڕۆ حەق هەز عشقێژی حەق مەز عشقەکەم وەلی و مفتی نایدام من باید ڕێستورانە گێرون بەرم ماشینش باید شاسی بلند باشه سفر خارجی دوست دارم برم وەکو تۆ نییە خۆ لە پشت بەردێکە دایتە پێنێ تو چیت هەست بێژیتی وەکە نیشکێکی تارانی بزانە لە دەستنووسەکانە پیاوە ژێرزەمینیە داسایۆفسکیە وەختی وەسفە بلوار نۆرسکیەکە کەرەکتەرێکی واتیان نەقاشێکی سادە لەوحە لە پڕێکا لە ناو ئەم قرم و قاڵە خیابانە نۆرسکیە و بلوار نۆرسکیە چاوی ئەکەوێ بە کەنیشکێکی زەریفی ڕووس لە ناوە ئەم گشتە تابلۆی ژەنە زەریفە بۆ خۆشەوت کڵۆن لێ دریا گشتی کوپیکە خیابانە سەن پەتەرزبورگە کابرای شاعرێژی عشق خۆمم پەیا کرد لە پڕێک و کەنیشکەکە بزەیەکی بۆ ئەکات و ئەم نزیکە کەنیشکەکە ئەوێ تۆ و ئەزانێتە معشوق ڕۆیاهاوی پەیاکرد شاعرەکە وانە ناوە دنیای نەقاشەکە ڕەسامەکە وانە ناوە دنیای و هونرا و جوانیە و جوانپەرستیە و فکرەکە ئەم خیاڵ و سات و سەودانە و کەنیشکە تولێکی پێدا کەنیشکەکە ێژێ دەڕ ڕووبڵە کابرا ئنگار تەشتی ئاوە سار دەکەنە من سەری ناگەهەن لە خیاڵە خۆیان متەئسفەوێ کە لە زەمانەیەکە قەراری گرکەم کە نیشکە شیرینە لە شەخۆی ئەفرۆشێ لە کەنا بۆ ڕووبل وەلی ئەم ئەیتوانی جیهانی معنەویەتی پێبا خۆی پێبا هەتایە معنای زندگی پێبا ئەمە لە واقعە ئەو کەنیشکە قوربانی نەبوو ئەمە کابراوی شاعر بوو وا بۆ ئەو زەمانە دروست نەکریا و ئەمە ئەو بوو ئەحمەق بوو دنیای مدرن سەرمایەداری کەنیشکەکان خیابانەوە لی عەسرە تاران ئەوان لە نورمەکان و قەوانینە دنیای مدرن حاڵیانە نەتۆ ئەحمەقە دەهاتی نەتۆ ئەو ئەزانێ قیمەتی 10 ڕوبلە خۆی وەسوەسە ناکە خۆی ئەحمەق بکا بە دیارتۆوە 100 ڕوبلەتر لە تۆ کێشە سکیناڵێ برسیوێ کالایەکی واتیان لە ناو بازاڕە کارەکە ڕەونەقی پولی پێدەرتێرێ ئەوە نییە گشتیان بگون بە شاخە ئینستەگرامی خۆی زەریفەکە و ڕۆژی 4-5 ملیۆن دەرتێرێ تۆیش ئەوەنە حرسە خوارگە ئەچیقێنی ئێژی سۆندە بکەنەوە خۆتانە سۆندە بۆ کاتۆ خۆیە بۆ سۆندە کاتۆ خۆیە دەبەر چی؟ تۆ فکرەکەی و قدرەتی نییە نافەهمێ بێ بچوو هەرچی کەنیشکە لەو سەرزەمین ئێمە بگەس و کڵاو بەردار گشتی مارەیە خاتە ئەجرا ئەغدە ناقەس ئەکا ئەی خونجنێ و زەریفیەکە و سینێ قوت و دەموچاو زەریف و ئارایش کردە و عەکسە خەڵەتەی نەر و ئەمانە هەنێرێ بۆ کابرای ئەحمەق کابرا ئەحمەقەکە کەوێتە داوی و بوومە قوربانت و قزاکەوی لە من و بەڕاستی چه شیرینیت و بەه و عەجەب قاچێک و عەجەب قولێک و عەجەب دەورە ملێک و عەجەب خەتە سینەیەک و بەه چ باسەنێک و دەی وردە کوڕەکە گیرەکە وەختی ئەزانێ کوڕەکە گیری کرد ژێزانی چێ قزە لە ماڵەکەم و بۆخشی و شیرینەکەم و من خۆم ئینسانێکی ئازادم و وەلی چی بکەم و خانەوادەم قەپفتادن و خانەوادەم مەسهەبین و ئەوانە و من و تۆ ئەگەر ئەغد نەکەین زەواج نەکەین ناکری فەوران گەرەکی خۆی بۆ ڕێتۆملدا دە ئێستا چی بکەین و وەڵاقەت و بڕکەین و بیوەڕینەوە زانی چی و من حەزەکەم و من خۆم ئینسانێکی ئازادم و خۆم مالکی خۆم و بەڵام ئەرفی جامعەس و خەڵکی ئێژێت و باوکم گەرەکیسی و دایکم گەرەکیسی و ناوێت و چی بکەین و وەڵاو دێ ئەیبە و ئیتر خۆکە کێداگیە و کێگرتگی و هەزار دانە سەکە لە پڕێکە کاورای ئەحمەق وا هەوڵ بووگە 6,000 سکەی تێخن کاورا لە خۆی ناپرسێ دێ تۆ ئەگەر قیتەقیت ئەی بوو قیتەقیت گوناح بوو ئەمانە بۆ کرد گۆڵا کردم لەبەرەوەی خاز بگرم ئەوسا ئایانوت مۆچیاری کەرەکە بمرێ نەسیحەت کەرەکە بمرێ ئەوە نەبوو تایار تۆفیقی و بەختە ئەو کەسەی بسووتێ دەرسی عەشقی پێوتی دەرسی عەشقا مەسە کابرا خەڵەت تێنی و بازیەدا و تێریتی و ئەیوات و تێریتی و ئەیوات و لە پڕێکا چی پێکا ئەیواتە ژێرە ئەغد 1000 سکە 1 کیلۆ تەڵای پێمزاکە مارەیش ئیندەل متالبەس ئیندەل یعنی تۆ کلکە پێوە داوێ کلکە پێوە نەداوێ کلکە پێوە نەداوێ نیوەی کلکە پێوە داوێ تەواوێ شێبەی جا حەزیەکام کەنیشکە 50 پیاەن وەسەری وەگرتوێت ئیندەل متالبەس
على بس يشي بيدي غصب عليك ليس يشي بيدي تو فكرك يجن أمنا ناسي كاوراي نادروس تو فكرك إلى أوروبا بالا داغس وهن الدهاتا كان محابادي تو هن الدهاتا كان لاي سليماني تو بوي سنيرا كهاسي تو كاوراي كنيشك السنين نازاني چيه نازاني چيه هولا تو فراخ حستر زاني چيه او نرخ خوي خاص زاني آگاه يه كاملي بسر قدرت خوي هست لهر حركتي كايكا 15 غمزو 2 كيلو عشوو چارەکێ لەنجەی واتیا خاس خاسی گەڕە پێوە بنێ گەڕی پێوەنیای نەختیەکاتۆ ئەژنۆ و شل بوو کەوتیتە داوەکە نەختیەکاتۆ شیرین شیرینێ نەختیەکاتۆ ژن نازانێ قودرەتی وا لەکوێ عەجیبە ژن وەڵاو تووشی مشکلاتە بووگە تەکە پیاگە تەکە کام پیاگە تووشە مشکلات ئەو پیاگە دایکیشی هەست خۆیشتیشی هەسا هەر ژنی نییە ئەوەی هەڵەداتە ناوە پیاگە حەداقەل ژنەکەی نەتوانی بیدا کە ئەیدا دایک و خۆشکەکەی ئەیدەن وەکو ئاوی خواردن سوارە ملی ئەون و بە حەماڵی ئیکێشت بوو ئستەسماریەکەن و پوڵەکەیشی ئەوەن و خەیلی قەشەنگ کاکەیان و بوومە قووانتم و فرە دڵم بۆ تەنگە و فرمێسکێکی بۆ ڕژێنێت و وەکو ئاوی خواردن سوارە ملیەوێ خۆکارێکی نییە دەی تۆ کاولی تۆ نابوودی تۆ دەهاتیت تۆ شەهروەندە دنیای سەرمایەداریشنی عشقە ئازاد و بەڕاستی و بڕی حەزی پێ بکەین و سوەندەی بێرین بیکەینەوە خۆمانە بڕۆ با بڕۆ کارێک داهاتی تۆ بڕۆوە سۆندە خۆت ئەرزاکەرۆ وتە کەنیشتێکی 10 ساڵانی شەز ئومیدوارم نەیدەیتە بەرە سۆندە ئەو باوبەختە نەیدەی لێودا ئەو گرن بە جۆرمە کودەک ئازاری ئەگرن بە جۆرمە تەجاوزە بە ئەشیا و مەشیا و تۆی و مۆی و سۆندە و موندە ئەگرن نەکەی لەم کارانە بۆیە ئەمانە هیچوە قسەیەکیان پێ نەوگە بۆ جامعی ژنان مشتێ تەرد بووگە ئەحمەقە تری بوون ئەحمەقن وا کەس مەحەلیان نانێت وەرێگەرێکیانە نوسخە بە پێچنوە قسانە فڕە ئەدەن نەسڵە جەدید و جیلە تازە خۆ نافەهمێ ئەم قسانە ئەش نەفێ خروجیەکەی ئەوێ بە سەرگەردانی و بە داڕمیاگی و بە نابودی ئەم جامعە ئەم دەنگانە ئیشی بە تەورە مطلق خەفە بوون و میزانە بلاهەت و سفاهەت و نادروسیە ئەمانە دەربکەوێ دەیبێ بزانم کاورای کۆمونیستە حیزە کارگەری حەز بە کۆمونیستە تێ هەڵدریاگە سەیبرایمە خوێڕی داد بێ بزانم تۆ چیت هەست بۆ کەنیشکێکی تارانی ئادێ بێ قسە بکە بزانم تۆ هەراتوانی بۆ کەنیشکێکی تارانی قسە بکەی بۆ دنیا جەهان بەخت شاخە ئینستەگرامی تۆ بێ قسە بکە ئادێ قسە بکە بزانم چیت هەست بۆ وتن فێرە مافە خۆی ئەەکەی ئەو لە ئاکەی تۆ 50 دانە پیاک تێخەدا ئەو لە ئاکەی تۆ ئاواکەیتە ڕۆژێ 100 ملیۆن کاسبە تۆ گەرەکتە چی فێری بکەی بێژی لە دنیای ئەمڕواوە و خاص لە دنیای ئەمڕۆ حاڵی بووگە تۆی دەهاتیە بۆگەنە بۆی پەهەندریاک تۆ گەرەکتە بێفێ وەلا ئێمە لە ئوروپا دانیشتین دێ تۆ لە ئوروپا دانیشتی بووی تۆ کێ بووی تۆ کێ بووی تۆ فرانسیس بیکن بووی تۆ کێ بووی تۆ بانووی چراغ بەدەست فلۆرانس نایتینگێل تۆ کێ هانا ئارێنتی ڕۆزا لوکزامبورگی وەلا واینە ئەم ئوروپا وای تەم ئوروپا چیەکەی چه کارەی فکر بە چی ئەەکەی تۆ دە لەحزەی حەقیقی بووی تۆ خۆت دەفرۆشی تۆ و کاورای دەهاتی یادکیتە ئوروپا مشتی دەهاتی قەومتن خۆت هەڵەکێشی تۆ بەیان و بڕاستی و وەگرا ئەوروپای و بڕاستی و ئەوروپا وایە کاورای ئەحمەق هەڵەگەڕێت توێژێ کاورا جمێنی داگە و خۆم مناڵەکەی باوەشم ئەوە مجمرە بەچە بازی فچکایەتی لێکم ئەگەر نەیەکەی تۆخمە باوکە خۆت نییە هەیزکە نییەی تۆ باوکەشە لەخۆ هیزترە دەبی کە بزانم کۆرە تۆ هەر ناتوانانی تعریفە بەچەبازی بکەی تعریفە بەچەبازی چه شەکڵیە ئەخوا بەمە یا ناخوا بەمە مەرتیکە داهاتی با قاونەکەمە پلیس تۆ لە توور عمرتان نەزانیکتە ڕادیکالیزم چییە نەزانیکتە تەکەکیە تەرەف ئەوی با بزانی ئەمە دەبیاتە چەپ و کە پلیس سەگە حاکمیەتە دەی تو چۆن ڕوتە باوەشە سەگە حاکمیەت چۆن ڕۆتە ژێرە قەوانینە لیبەڕاڵ چۆن ڕۆتە ژێریان مە تۆ تەبەقەیە کرێکارە حیز نییەی چۆن ڕۆیتە ژێرە ئەمانە بۆ ڕۆی قاوەکەم لە پلیس و پلیس حەلیکات و بەڕاستی و لەگرا پلیس هەسو و لەگرا قانون هەسو و حەزی پێکەین و فرە قەشەنگە کەرە بڕۆ حیز بڕۆ کۆی کەرۆ تۆ خۆ هەر خۆتیش نازانی چی بابەن ئێوە دانیشتگەن کاورایەک بڕوا ژنی بکوژێ
پێی بێژن قەتڵە ناموسی ئەگەر ئەو کاورای قاتڵە موجود نەبێ ئێوە موجودیەتتان نییە چی بکەیت دێ مەسەڵان توانی چی بێژی ئادەی بێت و قسە بکە بزانم قسە هەز بۆ کردن نیسە بەڕاستی و ژنە کوژن و باو کڕ و وی لێمان خۆمیاگە و باوکگیان و کۆیکەین و ئاگاهی بین ئاگاهی بین تێ هەڵتریاک دێ ئەگەر ئەو کاورا و ژنەی نەکوشتایە تۆ چیت بوو وتن بێژیتی چیت بوو هیچ قسەیەکە بوو بیکەی نە شتێک ئەزانی لەم دنیا نە تۆ ئەوە ئەحمەقی نازانی مردم ئیستا لە گومرۆکەکەی پەرویزخانە 15,000 دانە دیلدۆی مەسنوعی ئەگرن مردم وەکو تۆ سۆندا ئستفادە ناکە ئەڕوا سیلیکۆنیە مەسنوعیەکەی ئەسێنێ پێژن دیلدۆ تازە ویبرۆتۆری هەست ئەنوا و قسامە شکڵ و نەوە و ڕەنگی سەکستۆی پێژن گەشتی ئەیزانە گشتی خەریکی ئەمەسە لەم دنیای سەرمایەداری و بەکالاکردنە هەرچی شتە تۆ هەنووز وایەتە ناوە سۆندا کابرای حیزە کۆمونیستە کارەگەری ئێوە قسەیەکتان هەز واقعەن بۆ ژنە و بەڕاستی و مەسئولی ژنانە و ئێمە لێی سەر دەرەکەین نەوەڵا ئێمە لێی سەر دەرەکەین لە تۆ فرە خاستە لێی سەر دەرەکەین هەر کە تۆزێ بەرە ڕووی بوێ 4 دەفەتەکە 4 ژنە قاوەی خواردنیت و ئەزانێ ژن چکارەس ئەزانێ ئۆسای داسانەکەس ئەوەنە قەشەنگ ئەو خولێنی ئەوەنە قەشەنگ بەرخوردەتە کاکە ئەوەنە قەشەنگ بە قودرەتە خۆی واقفە ئەوەنە قەشەنگ ئەوگرێ و بەروەدا و ئەوگرێ و بەروەدا و ئەوگرێ و بەروەدا تا خاز دانیشتە سەر جێگەی خۆت خاس حەریسەکە جا خاس داهاتەکێنێ خاس داتەتەکێنێ تۆ ئاخر تۆ حەج کەس لە توور عمر تا داوەتە ناکاوە قاوەیە ئەوەنە قەڵبەزەنی ئەوەنە ناشیرینی نە شخصیەتە نە نەرم و نۆڕیە نە زەریفیە بێفار بۆگە ناشیرین بەڕاستی و ژنان و حزب تۆ بەناوە ژنان و قسە مەکە تۆ کەی ژنی تۆ مێردە زمەی تۆ خوازانێ چیت ئەمە یاک دانشتمان نەبیست دروست حسابی ئینسان فێر بوو بزانم ئائیستە هەنێ کوڕ و کەنیشکم ئامۆزشدا ئاغایان گوێتان پێبوو ئەکسەریەتە ئەو ژنانەی وا پەردەی کچێنیان هەست دلیلی ئەوە نییە کە لە خیاڵی خۆیانەتەکی سەوپیاگە نەخەفتگن یا سەودای جنسیان نەکردگە یا کەسێ ماچێکی نەکردن لە کڵۆسوچێکۆ و دەسێکی پیان نەماڵیگن با بزانی ئەوەی هەڵگرتگە نەختیەوە بکاتەوە نەخت بیکاتە ماڵ بیکاتە سەیارە بیکاتە مەعاش بیکاتە هەچیشتە خۆ مفتێدای نانێ کاورام ئەگەر ئەحمەقوێ کەروێ هەروە لە خۆی و مفتێداینێت هۆمە ژنان نازانن ژن لە جامعەی ئێمە هەست قەشەنگ 200 نەفەر پیاگەنێتە سەرکار قەشەنگ ئەو سایان و کوڕەکان کێشاوە بەرەو ژن هەز ناشرینترین کەنیشتی هەز وە دوو میێوانی ئەوەنە قەشەنگەی کاتە ناوە پاچەت خۆت نازانی لەکوێ خواردە ناشرینێکە پێ ئەدا ئەوەنە یاپراخەکاوە دەم تا هەتا ئاخر و عمر زاتە نەوێ لە ڕوو هەڵنەیە تەواقی بەی ئەو نازانێت تۆ ئەزانی ئەو نازانی تۆ خاس ئەزانی تۆ هیچ تعریفێکە لە جامعەی کوردەوار هەست تۆ هەر لە دەوروبەر تا 4 دانە ژن بووبن بێن و بڕۆن بفەهمێ ژنانە چۆن ڕەفتار و ڕقابەتیان لە بینە خۆیانە کردەگە کورە مشتێ بەناو کۆمونیست هاتگنە ناوە ئەم دنیایە لیبراڵە سەرمایەداریە وەختی قسەکە قسەکانی گشتی قسەهایە ئەرزشە بازاڕە ئەری باشە بە تۆ چ ڕەب بە تۆ ناژی من چەپە حیزم بە تۆ چ ڕەبتێکی هەست دەی تۆ بوو ئەرزشەکان و بەهاکانە دنیایە نێئۆلیبراڵیە مارکتینگ سۆسایەتی بەرزەکەی تۆ حەزی پێەکەی بەڕاستی و من و حەزی پێ نەکەم و خۆشنی و ناتوانم و تەوەجۆەکەن ئەمە ئەو داستانەسە ئەمانە حەجی شتە بەر ئەساسە منفعەت تعریفەکەن و چی بۆیژی ئیژی تۆ ئینسانی ئازادی خۆت مالکیەتە هەست بەسەر خۆت ئیژی دێ ئەزانم ئێژی ئشتی بڕۆی پول دەربێری ئێژێ دێ ئەزانم لە تۆ خاستر ئەزانم دێ ئەگەر نەزانم بۆ ئەڕۆم لوتەم ئەمەلیاتەکەم سینەم سیلیکۆنی تێکەم قوتێ بوێسێ من ئەزانم ئەمڕۆ قوونە خڕ پول خاز دەردێرێ ئای کەچەرە ئای کەچەر
بۆیە ئەڕۆم تەزریقە چۆری ئەەکەمە ناوە قونم پێژن قون برزیلی ئەیشی دانەیە سترجەکەمە پێم ئاوەنە کورە ژنە قەیم ئەوسا 6 دانە شەرواڵیان نەکردە پێیان ئەسەن ئەو پژوێنەی منتەقەی موکریان دیکتە هەر بۆ خاترە ئەوەوە نیشان با باسەنیان زلە لەبەرەوەی خاز بڕوا جنسەکە نازانن تۆ ئەزانی تۆ کەشوەکەرگە جەدیدەن تۆ حاڵی بووگە بێن ئادەی بەحسێکی ئاوا بکەن بزانم عجب پس ئەمە تەرحە و مەسەلە بوو وەختێ من وتم تۆ چیت هەست بۆ تارانیت بێژیتی بڕۆین ژنان ئاگاهۆ بکەین و تا بڕۆ ئاگاهی کەرە بزانم چۆن ئاگاهیەکەیتەوە ئادەی بڕۆ بڕیندا ئاگاهیان کەین و بڕۆ ئاگاهیان کەرەوە ئەتۆ ئەوە نەشتێ بووتن نییە ئەحماق تۆ ئەوە توور هەنووز ناوی تۆ دوان یەک بگرن سیان یەک بگرن هەچی نیە تۆ فقط خەریکی سەم پەراکەندەکەی من تۆزی هەمدا تماشای یارانە کوردەوار با بزانن ئەنچێک بەناوە ناسیۆنالیزم هەست تڕەهاتە مطلقە حەجی نییە ئەنچێ بەناوە ئیدەهای جەدید هەست گشتی قسەی مفتە بزانن داستانەکە ئەمەسە ئەمانە گەرەکیانە و گەرەکیان و مردمە ئێمە لە حەچیشتە بخەن لە حەچیشتە یعنی ئەمەی کە تۆ حەچێکە نەوێ نە زەمینێکە بوێ نە باخێکە بوێت نە مەڵکێکە بوێت کە بتوانێ نانە بدا لەذا تۆ حەچێکە نامێنی ئەمێنەی تۆ چی ئەمێنەی تۆ خۆت و ئەو بازوتە و تەخەسوسێکە هەسە بڕۆی هێزە کارە بەفرۆشی دێ ئەمانە هاتن چیان کرد و ئومەتە ئێمە هاتن سەرزەمینە ئێمەیان گرت حملەیان کردە مردمە ئێمە لە باغ و باخات و مەزرا و کەشاوەرزی و تۆلیدات ئەمانیانە خست وتیان بێ بڕۆنە شار بوونە کارمەندە دەوڵەت نەفتە فروشی و نەفتی هەسو و مەعاشێ ئەدا و فرەخاسە و مەعاشەکەی و کاورا بوو بەچی بوو بە حیزە دەوڵەت تۆجۆکەن حەچێکی بۆ نەماوە منتەقەی سەرزەمینی باوای فرۆشت بەجێی هێشت زەمینەکەی بەجێ هێشت هاتە ناوە شار سلێمانی تەقاند و کرماشانی تەقاند و تارانی تەقاند و لە ناوە حەواشی شارە تەبدیل بوو بە چی تەبدیل بوو بە ڕەعیەتە جەدید حەجێکی نەو حەجێ خۆی و ئەم بازوانیوە بۆی ئەزانی چی لە ئاو دەرهات وتیان فەقیر کوڕە خاسس و بەڕاستی و فەقیر و هەژار فرە خاسە فەقیر ئەتفاقەن فەقیری و هەژاری فرشتە کەسیفێکە اتفاقا هیچ کەس ناوێ فەقیر وێت اتفاقا هەر کە فەقیر بمێنێت و لە ئەحمەقی و حەماقەتە خۆیەسی تفلە ئینسانە فەقیر تفلە ئینسانی وا جورئەتی نییە بتوانێت مەقامە خۆی بگۆڕێت فەقیر ئەو ئینسانە سەوا هەر تێر ناوێت دائیمە برسیەسی چاوی برسیەسی ڕۆحی برسیەسی دائیمە شتی گەرەکە و گرێکی و حەزی پێکە و فەقیراوە وەلی ئەمانە هاتن فەقیریان بەرزۆ کرد و و لە بەرامبەریا ئەوەی کەرامەتی ئەدا خۆی کوردیتیا بوو شای بەرزەمل بوو دەستدار بوو دەسەڵاتدار بوو مرد بوو لادار بوو کەسدار بوو کەڵەژن بوو شاژن بوو شای شیرین شێوە بوو حملەیان پێکرد کردیانە چی؟ کردیانە فەقیر و هەژار و کرێکارە جنسی و کرێکارە جنسی فەحشەکان و کرێکەران و بۆ لەبەرەوەی ئینسانە ڕەزیل دروست بکەن با بزانن هیچ شۆڕشێک لەم تاریخە کارگەرە فەقیرە هەژارە حیز نەیکردگە هیچ برسیەکی حیز لەم دنیا شۆڕشی نەکردگە با بزانن لە ژێرە دەسەڵاتە شەورویە ساڵە 1930 ئوکراین دەوڵەتە ئستالین کێشای بە برسیەتی 7 ملیۆن ئوکراینی لە برسیا مردن 7 ملیۆن ئوکراینی لە برسیا مردن بچن تاریخەکەی مەوجودە وای پێهاتە ئوکراینیەکان کەوتنێ یەکتری خواردن کانەبۆلیزمیان کرد یەک گەماڵباوکە ئوکراینی پەلامار ئەسڵاحی نەدا لەگەڵ دەوڵەتە ئستالین دەرکەوێ کاورا 7 ملیۆنی مرد 7 ملیۆنی ئەسڵحی بگرتایەتە دەست و مسکۆی فەتح کرد زاتی نەو لە بەرامبەرە ئەرتەشە ئستالینە بوێسێ دەستگاهە سەرکوب ئستالینە بوێسێ
برسی قیام ئەکا لەکوێ برسی قیامی کردگە کامەسە قیامە برسی هێزی واتیا بڕواوەڕیەوە برسی ڕۆحی برسیە سکی برسیە وجودی برسیە سفەتی برسی کریاگە چون مرد نەوگە برسی کریاگە چون بێ سفەتوگە برسی کریاگە چون شەهامەتی نەوگە دلێری نەوگە شجاعەتی نەوگە برسیوگە چون مەچەکی نەوگە بڕوا لە قڕووگە ئینسان زاڵەمە دزە بێشەرەفت گەوادا وا هاتگە نانەکەی ئەوی قەتیس کردە لە قۆڕیگی دەری بێرێت برسی وڵا فەقیری و هەژارش تەخەداوێک خاسیەکە حەزی پێکردن و کشتمان فەقیرین و کوڕەکارگەرین و چاو دەرەهات کوڕەکارگەری فرە فەخریە زەوە نیە سەرە شۆڕ کردگە سۆسۆنداکەیتەوە خۆتا چون باوکە تۆ لە توول عمرتا تۆی فێر گەورەی نەکرد مەردانەگی و مەردبوون و غرور و سایە و ئەمانە بۆ تۆ معنای نییە خۆ تۆ کە زۆڵێکی سەرە خوارکەری سوال کەری دەنگ نەزمی قینە تێ لە دەنگە بەرزە گەڕە پیاگانە وشی عزای گیانە تێتە ئێش تەرس هەڵا ئەگرێ هیچ فەقیرێکی بێچیز لەم دنیا نە قودرەتی بووگە نە شەهامەتی بووگە نە ئەنگیزەی مقابڵەکردنی بووگە هیچ نمونەیەکی تاریخی نییە توجه فەرمونون فەقیران خاسن و هەژاران خاسن و با پێیان بەرنەخوا فەقیران و هەژاران ئێوە لە پشتە چمکەنانە حیزیتان مەوەجه کرد ڕەواییتاندا بە حیزی ڕەواییتاندا بە خۆفرۆشی ڕەواییتاندا بە خیانەت ڕەواییتاندا بۆ جاسووسی ڕەواییتاندا بە هەرچی ڕەزاڵەتە کە ئەکەوێتە وجود ئینسان لە پشتە چمکەنانە کابرا فەقیر و هەژارە چاوی دەرهات فەقیر و هەژارە بە پیاگوی پیاگانە فکر کاتەوە باژنوێت ژنانە فکر کاتەوە بە قامەتی ئینسانیەکەی بوێسێت نێڵەی فەقیریکەن فکرەکەی ئینقلاب بێ ئەمریکا بۆ بووکە کێ کردیێسی فەقیر کردی با بزانی اتفاقێکە کەوت ئەمە بوو مەشیایە ئینقلابی کە دەرئەنجامە پەرەدایم شیفت بوو لە بریتانیا نەکریایە جۆرج ئەوڵ مەشیایە لەسرە تەختە خۆی بمایە تەختەکەی مەشیایە تاغیری نەکردایە ئەمما جەهان سویچی بکردایە بە دنیای جدید ڕەوابەتە بازرگانی پەیدابوونە شێوەیەکی تر لە سەروەتمەندبوون دروستکردنە بازار پەلامارە سەرزەمینەکانە تردان وە کانزاکانیان تاڵانکردن دێچە اتفاقێک هەفت ئەوانەی کە لە ژێرە تەبعیزە ئوروپا بوون لە ژێرە تەبعیزە دەستگاهە کاتۆلیکا بوون لە ژێرە دەستگاهە تەبعیزە پڕۆتێستانە بوون لە ژێرە تەبعیزە فشارە حوکامانە منتقا بوون بە تەحریکە دەوڵەتە بریتانیا ڕووین خۆیان کردە ناو سەرزەمینە ئەمریکا و زەمینیان پێیاندا بوون و ساحێوە زەمین بێچیز نەبوون چیزدار بوون چتیان پەیا کرد لە ئەوروپا حەچێکی نەبوو زەمین هەنە زەمینداران بوو مەجالێ بۆ ئەمانە نەبوو ڕعەت بوون بێ زەمین کریا بوون بوون لە کەریکارە حیزەکردنارە خیابانەکان خۆ لە ژێرە چرخەکانە تۆلیدا هاڕیان بۆیە مردم ئەوروپا گشتی ڕعەتە ئیلا ئەوانەی کە چوونە ئەمریکا و تەجروبەیەک لە ئازادیان کرد ئازادیەکە چ بوو مالکیەتە زەمین بوو زەمین پێیان معنایدا ئەحساسی کرد هەز چون مالکە زەمینێکە کە ئەتوانێ نانە خۆی تیا دەربێرێ لەسەری دانیشێەوە بێژێ ئەم بستە لە خاکە ئەم کوڕەی زەمینە متعەلقە بە منە وە کاورایەکە کۆچیاندا بۆ ئینگلیسی بوو چووە ئەمریکا چووە ڤیرجینیا چووە ماساچوست چووە نیویۆرک دانیشت بوو بە ساحێوە زەمین دەوڵەتە بریتانیا نەیتوانی ئەو کارێک کە لە ئینگلیس بیانی کرد لەوێ بیکا نەیتوانی ئەو کارەیانە پێ بکە ئینقلابە ئەمریکا دەرەنجام 15 ساڵ مشتومڕێ بوو کە ئەمانە گەرەکیان بوو ئینقلاب و پەیکەرە جەدیدە تئۆریهای لیبرالیە ئاغای جان لاک و جەرمی بەنتهام و فایدەگەرایانە ئەخلاقی لە ئیاڵەتە متحدەی ئەمریکا پەیکەرەی پێ بدەن لەزا 15 ساڵ تووری کێشا تاگەیی بە ئاغازە تەقاندنی یەکەم فیشەک داستانە تی پارتی و بەندەرە بۆستۆن و ماجەرای دەریاخستنە 45 تۆن چایی و بەرەبەر اتفاقات ڕقەمی خوارد
مردمانی موجود بوون کە نەیانگەرە بوو زەمینەکانیان بن، نەیانگەرە بوو کەسێ بەر بە تجارەتە ئازادیان بگرێت، لەذا بە شوێن کونێکە ئاگەڕیان و ڕقابەتیان نەکرد. زاهران لەگرا هیچ حیزێکی تێ هەڵدریاگی ڕەعیەت مەوجود نەبوو، کارگەرە برسی مەوجود نەبوو، کارگەرە برسی هێزی نیەخۆی دەکان بە چاپەڵێکی بۆ گەنی حیزی چڵکاوخۆرە. لە سەرزەمینی ئێمەشا کێ خەریکە ئێمە جام ئیدارەکە کۆرپۆریشنی ئێرانی هات سەرشارەکانی ئێمەی گرت، سەرزەمینە ئێمەی گرت، داگیسی و دەستی کێوە داگیسێ دەسە مشتێ بەچکەشوان و ڕەعیەت زای ڕەعیەت سفەت و ئەمانە بوون بە نیروەکانە محەلی تۆخمە بەسیج و پاسدار و کارمەند دەوڵەت و کارمەند دادگوسەری و ئەمانە بڕۆلیان بکۆڵ و گشتیان ڕەعیەت سفەتن، ئەکسەریەتە قاتەبیان ڕەعیەت سفەت و ڕەعیەت زان. سەرزەمینە ئێمە ئەوانە خەریکن ئیدارەیەکەن بۆیان بۆ کێ؟ بۆ ئەربابە ساحێ و کۆمپانیەکانیان. لەذا ئەو اتفاقی کە لە ئەمریکا کەوت ئەمە بوو مردمانە چیزدار توانیان لە خۆیان چت نیشان بن، بۆیە شکل قەبارەی ئەمریکا فەرقەکاتە کە دەوڵەتانە ئەوروپاییە هەنووز فەرقەکە تۆزێ بۆ چون ئەلا ڕقم ئەوەی کە ئەمانە گەرەکیان و ئینقلابەکە لە ئەمریکا بخەن باز مەنافع عدەیەکی فرە لەگرا گرێ خوارد و چتێ بەناوە ناسیۆنالیزمە ئەمریکایی مەوجود نییە. ناسیۆنالیزمە ئەمریکایی چه شکلیە؟ اتحاد بەر عەلەیه بوو، ئەوڵ دەفعە اتحاد بەر عەلەیه دشمنە مشتەرەک و ئەوەش بریتانیا بوو. دوای ئەوەی کە ئەنجومەن اتحادیان دروست کرد و توانیان بە هاوکاری فەڕەنسە دوای شەڕێکی 7 ساڵە ئینقلاب ئەمریکا 7 ساڵ تووری کێشا تا کێشای بە سڵحە پاریس. دوایەوەی کە بریتانیا سڵحە پاریسی ئیمزا کرد، ما بەخێ هەڵەتەکان هەر کە چووپەی کارە خوایی کەس نەبوو جێی تەئمین کرد، کەس نەبەم ئەنجومەنە حیچێکی دام ئەنجومەنە اتحادە حیچێکی دا ئەمانە لەشکەریانمانە تەوانیانمە بەرەبەرە بیریان کرد و مەراحلیان تێی کرد تا بتوانن قەبارەیەکی لێ دەربێرن. بۆیە ئەمانە هاتن لە یەکسری لە ئیدەهای جان ژاک ڕۆسۆ و جان لاک و ئەمانە ئستفادەیان کرد تا بزانن چۆن ئەتوانن خەڵکی بگەوجنن، مطمئینیان بکەن کە دەوڵەت حەپەلووشیان ناکە، دەوڵەت قووتیان ناکە کە کردی کە نابودی کردن نیودووە دەوڵەتە ئەمریکا خۆی قەپی پێکرد قەشەنگ خواردی. مطمئن بوون کە دەوڵەتە ئەمریکا ئەم کارە ناتوانێت بکەوە لە کردی. دەئیستامە کێ کردی؟ دانیشتن فکریان کرد و لە ئازادی و حەزیان پێ کرد مشتی ئینسانە لە بەندە نەخەیر، مشتی ئینسانێکە بوونە ساحێوە چت، مشتی ئینسانێک کە داراییان بوو دفاعی لێ بکەن، مشتی ئینسانێک کە خاکێکیان بوو کە تیا دانیشت بوون، مشتی ئینسانێک کە توانی بۆیان کۆچ بکەنە گۆشەیەکی تر لەم دنیا و کەمیونیتی و جامعە و ئیجتیماعی بۆ خۆیان دروستکەن. دێ ئینسانە هاودڵە هاوسۆز کە ئەنچێک گری دابوون یەک استراکچر جامعە دوو منافع شخصیە خۆیان بوو و بعد منافع کولیەکە یەکتری ئەگرتەوە. مشتی حیز کرێکارە بێ همه چیز به معنای واقعی، بێ سەفەت هاڕیاک قەشەنگە وڵا فەقیری قەشەنگە وڵا هەژاری فرە قەشەنگە وڵا ئینسان فەقیر بوو خوێڕیش ئەوێ، ئینسان فەقیر بوو کەرامەتیشی نامێنێ، ئینسان فەقیر بوو مناعەتە تەمعیشی نامێنێ، ئینسان فەقیر بوو حەجێ نییە. ئەگەر سروەتە مادیشی نەبوو کەیتر تەواو کاولە بە معنای واقعی کاولە. ئەوە کاولیە لە کوردەوارە ئێمە مەسئولە پارتی و یەکێتی بە مەلایین و میلیاردها دلار لە پوڵە ئەو سەرزەمینە ئەدزن تحت نامە گومڕکات و فرۆشە منابع تەبیعی. کاورای برسی لە سلێمانیە زات ناکە بڕوامانە ڕووتۆکاتەوە، زات ناکە. لە چیە ترسی؟ بۆ زات ناکەی؟ لەبەرەوەی حیزە کریاگە، لەبەرەوەی ترساندگیانە لە هەولێر و پەڕی داگەس و ناتوانێت تەکان خوا برسیمە و حەزەکا بە برسی بوون و فرمێسکە ڕژێنێ و 1000 دیناریە دەرتێرێ و خۆی ئەلهەرێنێت و برسیمە و خەریکمە برم چاو دەرەهات خەریکی ئەمری خۆمم سووتاندێ خۆ بسووتێنەوە نەخۆت بسووتێنەوە حیتەرام کە تەرگیانە دەرتێ
ديتو هراوي تو وايان بيت كرقا وايان بيت كرقا وايان بيت كرقا كرامة نوي لفقير كسيف ترنية كارقا لخوي خياري ترنية كارقا كامل ايوه كارقا كامسا تخصص عندها لام بيدروس كان مزانا متوانا لام بيدروس كان كري كاران النانا واخانا كان قنكا اقري هبير بانا كاتو ياك مليون صالة ما كارقرن عنا واخانا كمان هز بيما نوتن برولتر ام هاتكو خبازينو انجو من خبازينو قنك جيرانو فمهمو بربابا كويكرو بروبيكارا قنك جير نا إنسانك با عزمته نا إنسانك با شهامته بلكو فاحشة قريكي والا چمك أخلاقي ومبارزة بشاريته ومبارزة جهني أكين هلا خوينا ناسيوناليزم والا شوي تو قررت الدجمن بو أخوات دروسكي يعني تو إيدئولوجية جهان شمولي يونيفرسالي إما كرديتينو إيدئولوجية يونيفرسالي نحاربو هر كسي والنا وجهان كردية والنا وجهان اختيارا كرد وإنسان كردية نا قومية نا إتنيكية نا دمقوبة نا ديار دلياغا هارياغ حاربو تو هنوز فرق بين يهودي وبني إسرائيلي نازاني بني إسرائيلي قومه يهودي دين الجهان شمولي يونيفرسالة حريد بو توجه كان إيما لنا هو أم مشت مزخرفة جيرمان كردقا يارانا كردوار هر كسي لم دنيا وقتی بيجي لمجد و سروري خوي كردو دنيا بقباري مچك قشنگكي خوي درتيريد بزانن ئامریکاییەکان فرێک لە کەشاوەرزەکانیان پێیان خۆش نەبوو جنسیان مفت بدەن پێیان خۆش نەبوو ماڵیات بن بە جۆرجیا وەڵە پاشای بریتانیا حەزیان پێ نەکرد بۆ بیدەن ئەنە خۆمانە نایدین چۆن ئێمە سەرزەمینە خۆمانمان داگە ئیدێ پاڵیان داگە سوپیا خەریکن ئەی خۆن و ئەوە ئاغازادە و مشتی جوولەکەی حیس هاتبن و دەستیان گرکە بەسەر سەرزەمین و خاک و گیان و ماڵ و وجودە ئێمە تەحتەناوە ئەمنیەت و غەڵەت ئەکەی ئەمنیەت دێری تو غلط أكيد تحت أو أمانة باردا قصر سرزمين إيما أو شري إنسان كردي أيكا بو خاك أيكا وابستي خاك لم كري زمين نماغا بجير الدس أم نظام الصوت هيجودو كريستيانيتي جهانية ياك متر خاك نماغا إنسانك بتوانيتيا زندگي بكا وآزادي أوانا السريجة معترزين وآواركانو بزمين خويان يعني فردانا و ملياردها هكتار زمين السرزمين إنسان هاي كتر وداگيريان كرد وأوانيان كرد صاحب زمين إما بروين شوي داگير كين إما دسمان بكوي أقا إما بچي أوينو صاحب وچت بچي بزانن وقت دانيك سليماني وهوليري لسالة 2053 دانا موچان بو بريوه ناي برسيتو أم موچا بو أداي موچه بندیوارانه و سردیوارانه و پێشمەرگەی ناو سەنگەر و پێشمەرگەی سەرە تەخت خاو و پێشمەرگەی کنارڕا و خانەوادەی ئەنفالەکان و برای شەهید و ژنە شەهید و ژنە ئەوێکی شەهید و براژنە شەهید و 50 دانە موچەیان داوە کاورا لە خۆی نێپرسی تۆ پوڵە مفتە بۆ من بۆ ئەدەی نەیزانی و پوڵە مفتە فاسدی ئەکا بێ ئێرادەی ئەکا فەقیری ئەکا ڕۆحی فەقیرەکە شكو عزمتي تيا كوجيت تا او بيت هاوار بكا بيجي تمام داشتي من مشتي كاغزة هابلاي دولة بغاوة موچنبيبا نايجي زمين بقرينو كرامة بقرينو اما هن منا ام خاك هن منا ام سرزمين هن منا اواني اكمو تجارة اكم كاسبي اكم كالات وليد اكم زبر دس خوام نشان دم هر كسي يقري شوية برم بي بقري دسم بدرياب قاتك يا شركم هر كسي يقري شوية برم بي بقري نتوانم بازرقاني بكم تك يا شركم نان لحلخومي دارتيرم ودريتيرم نولا يما كولبرينو كزورينو حيزينو تيخل درياقينو وكو هي سربارة وينو جبكينو نانيا بيخوينو چاو درها نانيا بيخوين ياران كردوار باب بزانن هر جامعيك 3% رولي قارماني واتيا واسد نوشت جامعي مشخصكا ما بقي قارمانيتي ناكا تنيا كاري كتو أتواني بكي أمسا متحير قهرماني خوتي بكي لقل متنكي تواوي كحزي بيفكات حسبكا بمتنكات خوي قارمانيتي ليناي ولتماشاي ما تشكتوفكا
راپەڕینە کوردەوارە سەربەخۆ ڕۆڵە قارەمانەکان ئەم سەرزەمینەوە ئیزۆلیان ئەکردن و گەرەکیان و لە بینیان بۆن و دانەدانە و دوان دوان نابوودیان کەن گەرەکێسی لە خۆی بەهاڕی راپەڕینە کوردەوارە سەربەخۆ جهان کوردیە مەتن جهان کوردیە ساختار ئۆرگانیزیشن نەهاد نییە مەتن جهان کوردیە چتر جهان کوردیە و هەر ئینسانێکی کوردی تێتە ژێری هێزی لێ ئەگری مسلح ئەوێ بە ئەندیشەکەی و ئەمانە خۆیان ئەدەن بەدەم یەکتریوە و هێز جهان کوردی لێ تێتە دەرەوە پس ئێمە نەسڕیایی ئەکەین نە ئەوەی مردمە ئێمەی خەسانگە یارانە ڕاپەڕین تووڕەئیە مردمە ئێمە ئەسڵحەیە ئێمەس با بزانن پیاگە گەوات پیاگە خوفرۆش پیاگە تووک نەرم پیاگی وا ئێرادەی نییە هاوارکە پیاگی وا جورئەتی نییە بنەمی لە کوتەکەکەی و بڕوبەڕووی زاڵم بوێسێ زاڵم چمکێکە تا زمانێ بە دەردەخوا کە تۆ مەشروعیەتە بوێ بیکوژی وەختێ چووی کوشتە بێژی زاڵەمم کوشت بۆ کوشتم چون زاڵم و نەبێژی ئەوە زاڵمە و غەددارە و من مەزڵومم و لە ناوە مەزڵومیەتە بمێنیت و بیت و بەهلۆرێ بێژی وەقەی خۆتە چی بکەین و دەسەبێ دەسەڵاتمان و براڕ و لێمان قۆمیاگۆ و زاڵم غەددارە و بەختی ئەوەی بسووتێ دەرسە عشقی پێوەتی نا چەمکە زاڵم تا زەمانێ بە دەردەخوا کە تۆ مەشروعیەتە کوشتنە ئەو تەرەفتە پێدا گرتت ئێمە وەختی وە یەکێژین زاڵم یعنی حکم مەرگی ئەدەین نایژین زاڵم حەزی پێ بکە ئێمە وەختی وە کەسێ ئێژین جنایەتکارە بەر عەلەیهە بەشەریەت ئەوە نییە بێژین ئێمە قوربانین و باوکیانە و پێخراوێکە و جنایەتکارە بڕوا بتەقینە وەختی ئێژین کاورا جنایەتکارە یعنی حکم مەرگی ئەدەین گرتە باڵ باتە باڵ حەزرەتە عەباسۆ لە حەف کوڵە سووچ و پشتە جێوان خۆی بشارێت و دەوی تیرین وەکو سەگەی تۆپێنین وەختی حکمماندا حکم تەخیر ناکا پس وتمان زاڵم حکمی مەرگە وتمان جنایەتکار حکمی مەرگە گرتە ئەمانە بە چ دەردێگە خوا ناوەی کە تۆ بێژی زاڵم لە پەرامبەریان مەزڵوم قەشەنگ بوێ قەشەنگە و قوربانی و حەزی پێکەین و بمرم بۆی و کزەی دڵی فرەخراوە نەوە کار ئێمە نییە ئەو کار ئێمە نییە تەوەجۆتان کرد یارانە ڕاپەڕینە کوردەوار ئێوە بزانن ئێمە ئەمانە چۆن بەکار ئەوەین و بۆچی بەکاریان ئەوەین و ئێوە ئیشێ بزانن لە سەروبەندێکا کە ئێمە هەین دەبێ خۆمان منقەبز بکەین و ئێمە ئیشێ بزانین ئەسڵحەکانمان چین ئەوەی کە هێز بە ئێمەدا تماشاکە گەوادی خەسیاگی خۆفرۆشی توک نەرم بوون پرۆلالیزم و پێکەوە ژیان مەسرورە حیزە بارزانەی ئێژێ ئێمە کولتوری پێکەوە ژیانمان هەست چۆن کولتوری پێکەوە ژیانمان هەست مەسرورە حیزە بارزانی ئێمە ژن و پیاە بە یەک و ناتوانن ناهۆماڵێکا زندگی بکەن ژنێ و پیاوێ چوونە ناو ماڵێک ئیشێ لە یەکتری کەڵک وەربگرن جووت بن لەگەڵ یەکتریە چۆن ئەمانە پێکەوە ژیان ئەکەن کورد هەروە لە خۆی و شیرینە و چی ئێمە حیزەین هەرکە لەو لاوەهاتکە سوارمان بووگە پێکەوە لەگەڵمانە ئەژین دێشە شتێکمان پێداوێ شانمان بۆ پان کردوێت و کولتورە پێکەوە ژیانی هەچوو ئەمە یانم های پرۆڕالیزمە و تەحمولکردن و ئەگەر حیزیشمانتیانی خۆمان حیز دروستەکەین لەبەرەوەی مۆدە حیزبازیە جەدیدە بۆیە ئەچەند کورسیە پارلەمان 11 کورسی هەر لە خۆیەوە ئەهەنە کرد و ئەشتر و مەسیحی و حیز و تێهەڵگریە و ئیزیدی و کێ نەمانە وڵۆ و ئەمانە ئەقلیەتە دینین تۆ زۆر قەڵەتە کرد لە سەرزەمینە ئێمە جوولەکە زندگی کردگە ئارێ مسلمان کردگێسی ئارێ مەسیحی کردگێسی ئارێ ئیزیدی کردگێسی ئارێ ئەوەی کەوتکێسی دینی هەز ئارێ وەلی لەگرا کوردیەت حاکم بووگە لەگرا جەهانە کوردی حاکم بووگە لەگرا ناموسە کوردی دەوری دیگە کەس نەیتوانی گەمە تەهدید بکە کاورای جوو غەڵەتی ئەکرد بیوتایە ئەمە کوشەرە یا کوشەر نییە کاورای مسلمان غەڵەتی ئەکرد بێژێمە حەلالە یا حرامە با بڕۆم لە مەلاکە بپرسم بزانم لە فەقی شافعی ئێژێ حەلالە یا حرامە وانە بوو ناموسمان بوو ئێمە کامن لەوە کوردیمان بوو ساختارە جامعە و تەمەدونمان بوو پێکەوە ژیان واسە حاڵیتە
کاورا تێتە سەرە دینە من تێتە ناو جامعی من لەسەر زەمینە منە حەجێکی بۆ ئێراکردن نییە چون لەگرا ساحێوی هەست جهانە کوردیە ستراکچر جامعی کوردیە پێکاوە ئاژین بەڕاستی و پێکەوە ژیانە بۆ تۆزی هێنادێن پێکەوە ژیانە چه شکلیە نەکونە وەکو باو فکرەکەی ئومەتە کوردی وەکو باواکە حیز وگن خۆ حیزە زانی یعنی چی دقیقەن منزورمەوە حیزەسە ئەرێ ناوانەوژین نەبەبەم وانەوژین نە هیچ کەسێ نەیتوانیگە حملە بکا بە ئێمە ئەوە 200 ساڵە سیستەماتیک بە هەموو دەسێک و خەریکن وشەی ئەحمەقانە خەنە ناو زێهنە مردم و چرت و پرت ئەخەنە ناو زێهنە مردم و حیزە کۆمونیست دروست ئەکەن و حیزە ناسیۆنالیست بە ناو دروست ئەکەن و قەومە ئەتنیک ئەسازن و زوانە مەسخەرە دروست ئەکەن و هەزار کار خەریکن ئەکەن کە ئەم کوردیەتە لە وجود ئێمە بکوژن ناتوانن بیکوژن پێتان ناکری دیتە تەرازیە دیتە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆهات دیتە داوکارانە دەوران پەیدا بوون دیتە دانایی دەور هات دیتە دڕشکیا جەهن حەقیقی واقعی بووە دیتە کەلامە ئێمە چۆن هەڵتان ئەتەرکێنێت ئەو داستانە کەس لذا یارانە ڕاپەڕین تووڕەیی ئەسڵحەیە ئێمەس ناوێ بینێنە کنارەوە ڕادیکالیزم قدرەتە منە هیچ وەخت ناینێمە کنارەوە هەڵی بوویم کاورا تێژێنە لاوە لایڤەکەتا وەڵا جمێن فرە ئەدن و تخوا و بلۆکیان کە و دەریان کە با بزانی ئەوانە قدرەتە منن ئەوە دوژمنە منە تێتەوە قسەمە پێیەکە چون ئەو ڕۆڵەیە ئەو یارانە ڕاپەڕینەوە لەوەی دانیشتگەن دوژمن تێت و پەلاماری ئەدەن داوای لە یەکەنێ ژنوای تەکوێ خۆت دەرخە ئەوانە قدرەتە ڕاپەڕینن مەچەکە ئینسانە کوردین تا دوژمنە بێشەرەف بەهاڕێ چۆن دەمکوتیەکەین ئەوە ئەو ڕادیکالیزمەسەوا دوژمن لە هێترسی چۆن دەمکوتیەکەین ئەوە قدرەتە ئێمەس چۆن دەمکوتیەکەین خۆمان ئەخەسێنین ها من زوانەکەم بگرم و لوسی بکەم و خۆ جوانی بکەم تۆ حەزی پێ بکەیت و قێزەوەنی و جندەی و فاحشەگەی تۆ دەرنەخەم تۆ حاڵە خەراونەوێ ناوەڵە من تەسویر قەشانگە تۆ دەرەخەم قدرەتە ئێمە شوارە ڕادیکالیزمەکەمانە و ڕادیکال بوونمانە و واقعیەت و پۆسکەنی قسەکردن تەوەجۆکەن یاران ڕاپەڕین تەوەجۆتان کرد ئەمە ڕێگەی مبارزە و شەڕکردنە ڕێگەی حەمام خۆ نییە بۆخچەی حەمام بگریتە دەست و واجبی بەی لە خوات پاکە بکەیت و سەر کوڕمان سوورکەیت و سوورا و بەی لە خوات گوڵاو بەی لە خوات و بۆت خوۆشوێت ئەوسایان و کوڕێشێ بۆی باروتی لێبێ پیاگەشێ بۆی باروتی لێبێ بۆی شکۆی لێبێ بۆی عەزەمەتی لێبێ بڕواتە ڕێ و عەرز لەبەری شەرم بکاو بلەرزێ منەمانمە وا لە بیرە ئەگەر ئێوە بۆی سەنیێرەکانە نەهەوە ژیان ڕعیەتی و ڕعیەت سفەتیە باوکتان وا لە بیرتانە حیزەکانە بنە جوولەکە واگەرەکتان ئەم سەرزەمینە نابوودکەن ئێمە هەنووز خاترەی ئەژدادمان وا لە بیرمان نازانین چیان پێمان وتکە چۆن ئێمەیان گەورە کردگە بە کامە سفات ئێمەیان گەورە کردگە توگەرەتە بێ ڕادیکالیزم لە من بگری پیاکبوون لە من بگری مردبوون لە من بگری ئەسڵحەکانم لە دەستم دەربێری تووڕێی لە دەستم دەربێری توکنەر بمکەیت و بێژم حەزی پێکەم و بەڕاستی من شارۆمەندە دنیای ئەمڕۆ شەهروەندە دنیای ئەمڕۆ دنیای ئەمڕۆ چه خەوەرە دنیای ئەمڕۆ مەنگسیلیکونی حیزە ناوە خیابانە وەری عەسرە داتە دەرەوە سلیبریتیە ناوە ئینستاگرامە داتە دەرەوە حاڵیتە شەوە سەکسە باکرەگی ئەفرۆشێ بە $1 ملیۆن بە کابرایە پوڵدار دنیای ئەمڕۆ ئەمەسە ئێمە نەقاشە ئەحمەقەکەی بولوارە نۆرسکین هێن فکر بکەین ئەم فاحشە و ئیشی عاشق دنیایە نە دنیای ئەمڕۆ مشتی ئینسانە فاسدە تا سەردەندەن فاسدە پولەکیە کاولە بێمەعنای دروست کردگە وا ماڕیان کردگە لە عەدەمە قەتعیەتا کە من لە دیبێتەکەی دەریاچەی یەخاوتم نا ئێمە هەڕا ناکەین ئێمە ئەوێسین و لە بەرامبەرتانە ئەوێسین یا گشتمان بە یەک و نابوود ئەوین یا ئێمن ئێوە نابوود ئەکەین بەسەرتانە ئیتر هەڕا ناکەین ئیتر دەرناچین تەوەجۆ ئەکەی و حاڵیت بوو
حتا بڕوا ئەم ڕاپەڕینە ڕادیکاڵترەوێت. یاران ڕاپەڕینە کوردەوار و سربەخۆ بزانن ئەم دیبەیتانە جێگەی ئەنجە و فنجەکردن و خەیچەکردن و لووسبازی نییە، قسەی جددیە، حەیات و مەماتی مردمێک توبی ئەو نەتوبی. ئەوەنە مهمە کە تۆ جددی لەسەریەوە بوێسی، بەسەر دەریایە لە خوێ نایشێ بڕۆی تا وجود خۆت ئەسبات بکەی لەم گەندەڵستانە جەهانە. هەڵێ بۆی ئەم بازیە مناڵانە و فاحشەگی و لچ سوورکردن و قمبان نییە، ئەمە مەیدانە جددیە، مەیدانە جددی حەقیقی بوون و ڕوبەڕووبوونەوەی واقعیە لەگەڵ ڕەنجە گەورەکان ئینسانە. و یاران ڕاپەڕین دقیقا ئەزانێ کێس لە ناوە ئەم سەرزەمینە دانسخەکانی تێنەتەرەوە، ڕۆڵەی مەرد تێتە دەرەوە، ئەوەی کە ئەزانێ شکۆخ چییە، کوردیەت چییە، عەزەمەت چییە، شاوی بەرزەمل بوون چییە، کردەی کردەدار بوون چییە، ساحێ و سفەت بوون چییە، شاوی شیرین سوار بوون چییە، سەخاوەتدار بوون چییە، لادار بوون چییە، دەسەڵاتدار بوون چییە، حەیزە سوورا و لێ دەرەگەیە LGBT، تەرەفدارە حقوق LGBT، تەرەفدارە حقوق فۆمۆنیست، تێ هەڵدریاگە بەچکە فەقیرە سوال کەر کە زۆڵە تێ هەڵدریاک. ئێمە ئەم فەسادخانەیە ئەقلیە کۆ ئەکەین و ئەم فاحشەخانەیە ئەقلیە کۆ ئەکەین و ئەم پریۆدە هەتاهەتاییتانە دەری گڵ ئەماڵین، ئەم ڕەحەمە سەرەتان زەدەتانە دەرتێرین. نایەوە خۆش.